هەختەلار تۆ ناسنامەی تۆ ژیانی لارکێ بشارەمی لە ساڵیادی بە قەزابوونی کەلاردا قایمقامیەتی قەزاکە لە ڕێگەی 20 خاڵەوە کۆمەڵێک داواکاری ئاڕاستەی حکوومەتی هەرێم و لایەنە پەیوەندیدارەکان دەکات کە بەشی زۆریان خۆی دەبینێتەوە لە دابینکردنی بودجە بۆ پرۆژە تەواو نەکراوەکان و تەرخانکردنی پارەی پترۆدۆلار و ئاوردانەوەی زیاتر لە دەڤەرەکە. تەواوکردنی دووسایتکردنی ڕێگای باوەنور دەربەنیخان و هەروە ڕێگای دەربەنیخان وارماوە چونکە بە ڕێگای مەرگ ناسراوە و ساڵانە چەندین قوربانی لێ دەکەوێتەوە جگە لە زەرور زیانی مادی. کرتاوکردنی سەرجەم گەڕەکەکانی شاری کەلار لە کۆی گەڕەکەکانی کە ئەکاتە 32 گەڕەک بەڵام تا ئێستا تەنها 13 گەڕەکی تەواو کراوە. تەواوکردنی سەرجەم پرۆژە ڕاگیراوەکانی کەلار کە 40 پرۆژەن بەهۆی قەیرانی داراوێ ڕاگیراون و بەشێکیان ڕێژەیان لە 150 بۆ سەر و تەواو کراون. دووسایتکردنی ڕێگای ساڵە ئاغا مەرزی پەروێزخان کە بە ڕێگایەکی بازرگانی زۆر قەرەباڵغ و هاتوشۆی زۆری سەدان ئۆتۆمۆبیلی بارهەڵگری لەسرە و بەردەوام چەندین ڕووداوی هاتوجۆی مەرگباری تیادا ڕوئەدات و 5 کارکردن لە بەنداوی و دەربەنیخان کە گرنگیەکی گەورەی هەیە لە بژانەوەی سنوورەکەمان دروستکردنی بەنداوی بەردەسوور کەلار کە پێویستێکی هەنوکەی ناوچەکەی و بۆ ئەوەی ڕێژەی پێویستی ئاوی تیادا گل بدرێتەوە و ببێتە شوێنێکی گەشتیاری لەم دەشتەی گەرمیاندا و بۆ بەرهەمهێنانی کارەباش سوودی لێ ئەبینرێت. هەرچەندە تەمەنی قەزای کەلار تەنیا نیو سەدەی تێپەڕاندووە بەڵام خاوەنی کۆمەڵێکی زۆر شوێنەوار و ئاسەواری دێرینە کە بەشێکیان بۆ نزیکەی 2000 ساڵ پێش ئێستا دەگەڕێتەوە. ئەمڕۆ مێژووی کەلار بوو 51 ساڵ کە کەلار بووە بە قەزا بەڵام سەرەڕەوەی کەلار شارێکی نوێیە بەپێی ئەم مێژوە بەڵام بەپێی ئەو کاریکردن و پشکنانی ئەمە ئەنجامان داوە لە بەرەبەتی شوێنواری گەرمیان مێژووی کەلار و ناوچەی کەلار زۆر لەوە گەورەتر و کۆنترە. ئێمە چەند کاریکردن و پشکنێکمان کردووە لە ناوچەی گەرمیان لەوانە ناحیەی ڕزگاری کە 4900 ساڵ پێش زین ژیان لەم ناوچە بووە هەروەها لە ناو بازاری کەلارە کە ئێستا ناوجەرگەی کەلاری پێ بڵێن کاریکردن و پشکنمان کرد بۆ سەردەمی کاشەکانە گەرێتەوە کە 1100 ساڵ بۆ 1500 ساڵ پێش زین. بەم مێژوانەوە بۆمان دەرەکەوێت کە زیاتر لە 5000 ساڵە ژیان لە ناوچەی کەلار و ناو کەلارە بەردەوام بووە. دوای تێپەڕینی ئەو ماوەیە بەسەر گۆڕانکاریەکان و گەشەسەندنی قەزای کەلاردا هێشتا لە چاوی دانیشتوانە ڕەسەنەکەیەوە وێنەکان وەک خۆی ماوەتەوە و یادگاریە کۆنەکان لە بیرەوەریاندا هەمیشە زیندووە. لە حەفتاحۆد هاتنە کەرەوە برە خانی و قوڕ و ئەم دوو تێمال لەم لا ما ئەمین حاجی و لە بەرزاد و بەخوا پرداد و ئاوەها و دوو تێمال قوڕنەی تیاوتر چۆڕ و کەلار گشتی لە حەفتاحۆد ئەمە هاتنیدا ئەمانە بوو لەمەکس تەوزە کردیاوە هەمووی خانی قوڕ و وەدار سەرگیریاوە هەمووی ئەمانە ئەم مزگەوتە نەکرا ئەم مزگەوتە لە حەفتاحۆد هەشت کریا ئەم زۆر لە حەفتاحۆد کریا ئیتر دوای ئەوە وردە ئەوە لافاقی حەفتاحۆد دای لە کەلار ڕمیا دووبارە خەڵکشتی خات و حکومەت عقاری دەهێنایە تەعیزی دایە و خاتیان کرد. ئیتر دوای ئەوە وردە ئاوا پەرێستان کتی ئاوا بۆ بینای بەربەر و ئاوا پەرێستان و ئاوا کەلار بۆستە ئەم کەلاری سەیەوەی بین. ئێمە هاتینە کەلار هەمەی کەری ماڵێکی تیان نەبوو دەشتێ سەحرا بوو بەس عەلە و مەحە بوو. ئەم مەجموعانە حچی نەبووە ئەم 500 ماڵەکە نەبووە بەردەسوور نەبووە ئەم منتەقە لەمە جور ماڵەوە ئەم 3-4 ماڵەم بنگردە بووە دی ماڵی تیانەوە ئەمە لەمەولا چۆڵەوە تا کەلار کۆن هەروە چۆڵە ئەم ملەت ئەو بەرە هاتنە ئەمبەر ئەم منتەقە ئاوەدان بوو خانەقی تۆ باران کراوە هاتە ئەمبەر گشتی ئاوها کەلار ئاوەدانەوە بوو. 51 ساڵ پێش ئێستا و بە مەرسومێکی کۆماری حکوومەتی ئەو کاتی عێراق لە سەردەمی ئەحمەد حەسەن بەکر کەلار ڕاستەوخۆ لە گوندەوە کرا بە قەزا و ئێستا بۆتە ناوەندی ئیداری گەرمیان و دانیشتوانەکەی بە نزیکەی 300,000 کەس دەخەمڵێنرێت و ناوچەیەکی ستراتیژی هەرێمی کوردستانە و ڕێڕەوی بازرگانی و هاتوچۆیی گەشتیارانە و بە گەورەترین قەزا لەسەر ئاستی هەرێمی کوردستان هەژمار دەکرێت. هاوەر محەممەد، کەناڵی پەیام، قەزای کەلار.